الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، دەگونجێ ژیان هەمیشە لەو ئاوازە نەخوێنێ کە ئێمە دەمانەوێ. مەرج نییە هەمیشە ژیان ئەو بەرگە لەبەر بکات کە ئێمە بەلامانەوە جوانە. بە دڵنیاییەوە ژیانی هەر مرۆڤێک هەوراز و نشێو، تاڵی و شیرینی، ئەرک و مافی زۆر زۆری تێدایە. ئەگەر ئەم ژیانە بە قورسی بگری، لەناو ئەو هەموو هەوراز و نشێو و تاڵی و شیرینی و ئەرک و مافانەدا بەردەوام تۆ ژیان بە قورسی وەرگری، دڵنیابە لە ژێریا دەرنابێ و زوو لە ناوت دەبا. بۆیە بەشێک لە ژیان تاڵی مرۆڤی ئەم سەردەمە بریتیە لەو ژیان قورسبوونەی کە ئەمڕۆ لە سەریان قورس کردوین. لەگەڵ هەموو خۆشیەکانی ژیانی ئەم سەردەمەدا کە بەراورد ناکرێ بە ساڵانی پێشوو، سەدەکانی پێشوو، ئەبینی کاتێک خەڵکێک چاوپێکەوتنێکی لەگەڵا دەکرێت ئەڵێ پێشتر خۆشتر بوو. هەرگیز وانە. خوا ئەو جلوبەرگە جوانەی ئەم سەردەمە، ئەم ماڵە خۆش و پاکانی ئەم سەردەمە، ئەم خواردن و چێژ و بەتامانەی ئەم سەردەمە لە جیلی باب و باپیرانماندا هەبوو. بەڵام ئەوە بۆ خۆشیەکەی ئەوە بۆ ئەوەندە قورس نەبوو لە سەریان ژیان. ئەو هەموو ڕاکەڕاکەی بەو شێوەیە نەدەویست. ئەوەش خۆمانین بەلادان لە ئیسلامەکە و دوورکەوتنەوە لە پەیامی حەق کە پەیامی ئەڵڵایە سوبحانەه وتەعالا. ئینسان کە لەو بەرنامەیە لایدا کە پەروەردگار بۆی داناوە بە دڵنیاییەوە ژیانی قورس دەبێ. بۆیە پێت دەڵێم ژیانت قورس مەکە، بە ئاسانی وەری بگرە، بە ئاسانی تێدەپەڕێ و پاداشتی لای خوای پەروەردگاریش وەردەگری بەویست و ڕەحمەتی خوای گەورە. ئیسلامی ئێمە هەر لە عیبادەتەکانەوە فێری ئەوەی کردوین ژیان بە ئاسانی وەربگرە، قورس وەری مەگرە. یەکێ لە بنەماکانی شریعەتی ئیسلامی المەشەقەة تەجلیب التەیسیر. المەشەقەة تەجلیب التەیسیر. هەر کاتێک ناڕەحەتی هاتە پێشەوە ئەبێ ئاسانکاری هەبێ لەگەڵیدا. بۆیە لە ئیسلامدا دوو شتمان هەیە: یەکەمیان فەرمان پێکراوەکان، دووەمیان نەهی لێکراوەکان. ئەوانەی ئەوامیرن، فەرمانی خوای پەروەردگارن. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لە صحیح بوخاریدا هاتووە دەفەرمێ ما ئەمەرتکم به فأتوا منه ما استطعتم. ئەوەی فەرمانمان پێکردوون، واتە خوای پەروەردگار و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لە سونەی صحیحە، ئەوەی ئەمری خوایە بەقەدەر توانا بیکەن، بەقەدەر توانا. واتە لە فەرمان پێکراوەکاندا بە ئەندازەی توانای خۆت جێبەجێ بکە. نابێ بڵێ نایکەم، بەڵام بە قورسی وەری مەگرە. هەر لە عیبادەتەکانەوە کە فەرمانی خوای پەروەردگارن، ئەوە تا لە نوێژە خوای پەروەردگار چەند ئاسانکاری بۆ کردوین. ئەچیتە سەفەر، نوێژەکەت بە کورتکراوەی و بە کۆکراوەی بکە. نەخۆشی لە ماڵەوە، ئیشێکی ضروری عیادەیەکت هەیە، تەلەبەیەکی و سەعید زۆر زۆرە، میوانێکی زۆرت هەیە و کاتت کەمە، با لە ماڵێژ بی، بە جەمع نوێژەکانت بکە. لە هەندێک حاڵەتدا قورسی مەکە لەسەر خۆت، دواتر پێڕانەگەیشتم. بە پێوە نوێژەکەت واجبە بکەی، نەتوانی دانیشە، نەتوانی ڕاکشە. ئەم ئاسانکاریانەی پەروەردگار بۆ کردوین. هەروەها لە ڕۆژوو ڕەمەزانە، هەروەها لە مەناسیکی حەجدا، هەروەها لە قوربانی و عیبادەتەکانی تردا خوای پەروەردگار هەمیشە پێمان دەڵێ قورسی مەکە لەسەر خۆت. ئاسان دینی خوای پەروەردگار وەرگرە، بە ئاسانی بۆت جێبەجێ دەکرێت. ئەگە قورست کرد لەسەر خۆت، دڵنیا بە ڕۆژێ وازیشی لێدێنی و بۆشن ناکرێ. مرۆڤی دەروون گەورە وەکو دەریا وایە. مرۆڤ بە حەجمی نییە، باڵای چەند بەرزە، جسمی چەند گەورەیە. ئەوەی لە ناخایە و دەروونە گەورەی مرۆڤ دەردەخە. مرۆڤە دەروون گەورەکان وەکو دەریایەکی گەورەوان، کاتێ بەردێکیان تێفڕێ دەدرێ، نەتامی ئاوەکەی دەگۆڕێ، نەڕەنگی دەگۆڕێ، نەبۆنی دەگۆڕێ. لە ناو خۆیان بە چەند شەپۆلێک ونی دەکا، بزری دەکا و دەنگیش دروست ناکە. مرۆڤی دەروون گەورە و ئینسانی گەورە
ئەو کارانەی کە بەرەو ڕووی دەبنەوە لە ئەو پەڕی ناڕەحەتیشدا بێ هێستا بە ئاسانی وەری دەگرێ نایکە بە مشکیلەیەکی گەورە. با بچینە خزمەت سەردار و سەروەرمان خاتەمی پێغەمبەران صلی الله عليه وسلم لە ئەو پەڕی کاتی ناڕەحەتی و ماندووبووندا کاتێک کە پێشهاتێکی ناڕەحەتی بۆ هاتۆتە پێش چەند بە ئاسانی وەریگرتووە و قورسی نەکردووە. هاوڵی پایەبەرزی پێغەمبەر صلی الله عليه وسلم کلثومی کوڕی حوسەین دەفەرمێ لە جەنگی تەبوک دەگەڕاینەوە. جەنگی تەبوک ناڕەحەتترین جەنگە لە مێژووی ژیانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. لسورة الأنفال آيات 117 دفرمي لقد تاب الله على النبي والمهاجرين والأنصار الذين اتبعوه في ساعة العسرة. سيد القرآن كان ساعة العسرة أول بارسي جنگي تبوكا عسر بۆ خۆی بە معنای سەغڵەتی و دژواری و تەنگانە و ناڕەحەتی دێ هەرو عسر. ئەگە تایەکەی پێوە بوو العسرەت ئەگە ئەو تێخڕەی پێوە بوو یعنی لوتکەی سەغڵەتی و ناڕەحەتی. خوای گەورە لەم قورئانەدا هەر بە یەک پیت دەرسی گەورەمان دەداتێ. ئەفەرمێت جەنگی تەبوک نەک هەر دژوار و ناڕەحەت و سەغڵەتی بوو بۆ سەر پێغەمبەر و مهاجر و ئەنسار و سەحابە بەڵکو لوتکەی ناڕەحەتی بوو نەک عسر بوو عسرەت بوو. بۆیە لە قورئان ئەگە بینیتان عسر یعنی ناڕەحەتی ئەی عسرەت یعنی لوتکەی ناڕەحەتی. هیچ کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەقەدەر ئەو ڕۆژەی جەنگی تەبوک ناڕەحەت نەبووە لەبەر ئەوەی چلەی هاوین بۆ مانگی تەمموز ئەو پەڕی گەرمای ساڵ بوو بیابان یەک پارچە ئاگری لێدەبەوە ساڵێکی قاتی و قڕی و نەبوونی و بێنانیش بوو لەسەر شاری مەدینە و بێبارانیش بوو لەسەر وڵاتەکەدا ڕوویدا بوو. ئەمجا بێ ئاوی ئەو ڕێگا دوورە کە بە دەگمەن نەبێکانی و ئاوێکیان نەدەهاتە ڕێگا ئەو ئاوەی پێ ئەم بوو هەرزووتەوە بوو خەڵک هەبوو حشتەکەی سەر دەبڕی و ئاوی ناو وورگەکەی دەردێنا لە تینوانە. ئەوەندە ناڕەحەت بوون پێغەمبەر و سەحابە صلی الله عليه وسلم. دژمنێکی سامناک کە سەدقاتی موسڵمانان ژمارەیان لە ڕووی ژمارەوە زۆرە ئەویش سوپای ڕوومە سوپای ئیمپراتۆریەتی ڕووم بە هەموو شێوازە خۆی ئامادە کردووە بێت دەوڵەتی مەدەنی مەدینە لە ناوبەرێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پلانێکی سەربازی ناهێڵێ ئەوان نزیک بنەوە دەبێت ئێمە بەرەو ڕوویان بینەوە. جاوەرە حساب کە سەد قاتی تۆ سوپاکەی ئەو بەهێز بێ لە ڕووی چەکداریەوە لە ڕووی ژمارەوە تۆ چەکەکانت بێهێز بێ نەبووبی برسیبی گەرمات بێ تینوت بێ خوا وەصفی دەکا فی ساعة العسرة لە لوتکەی تەنگانەدا بوون. بەڵام خوای پەروەردگار دینی خۆی هەر سەردەخا. خوای گەورە لەوێشا موسڵمان و سەحابەکانی سەرخست بە سەرکرداتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. گەڕاونەوە لەو کاتەدا ئەبێت چمان دووبوونێک بوو بێ ئەو هەموو مانگەڕەیە بە سواری وڵاخ و بە پێ ببڕی بەو برسێتی و ناڕەحەتی و تینوێتیە. کلثومی کوڕی حوسەین دەفەرمێ چەند ڕۆژ بوو بەڕێگاوە بووین وەڵڵاهی ئەوەندە ماندوو بووم لەسەر پشتی حوشتەکەم خەوم لێ دەکەوت کە خەوم لێ دەکەوت هەمیشەش حەزم دەکرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیک بم نەوەکو مەترسێکی ناوڕێگا هەبێ و خۆمی فیدا بکەم. بەڵام کاتێک کە لەسەر پشتی حوشتەکەوە نەوزم دەدا و خەوم لێ دەکەوت حوشتەکەم لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی نزیک دەبەوانێ و هەستم دەکرد خەری بۆ ئازاری بدا خێرا بە پەلە ڕێشمەکەیم دەگرت و دەمکێشایە دواوە لێم دوور دەخستەوە دیسان خەوم لێ دەکەوتەوە نەوز دەیبرم و لێ نزیک دەبوومەوە. ئاخری لەو شەوە تاریکەیە حوشتەکەم لە حوشتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیک بۆوانێ و قاچی پێغەمبەری خوای بە تەواوەتی ئازاردا. ئای کە ناڕەحەت بووم بینیم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی بە قاچیەوە بوو ئازاری زۆر پێگەیشت بوو. وتم ئەی پێغەمبەری خوا بمبورە داوای لێبوورن لێ دەکەم تو خوا داوام بۆ لە خوا بکە خوا لێم ببورێ پێغەمبەرەکەیم ئازاردا. چاوەڕێم دەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو هەر مرۆڤێک ئازاری پێگەیشتووە لە دوای ئەو هەموو ناڕەحەتی جەنگ و جیهادە گەڕاوەتەوە. وتم بە دڵنیاییەوە لەو ئەچێت تووڕە بوو بێ بەڵام ئەو دەریا گەورەی پڕ ڕەحمەتە هەر وەکو عادەتی هەمیشەیی دیسان زەردەخەنەیەک هاتە سەر لێوە مبارەکەکانی زەردەخەنەیەکی کرد و دەستی بە قاچەکەیەوە بوو فەرمووی سیر سیر بڕۆ بڕۆ کوڕە هیچ نەبوو هیچ نییە بڕۆ بڕۆ. وتم بە قوربان بم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵڵاهی چاوەڕێم دەکرد تووڕە ببی حەقی خۆشت بوو ئاخر تۆ ئەمە جادەیەکی یەکسایدیش نییە بڵێ کاکە بووە لە قیرەکەت مەجالن نەبوو لادەی وەردەگەڕێی لەو بیابانە فراوانەدا ئەو هەموو دەشت و سەحرایە لە ئێوارە وازم لێ نایانی 10 جار لێم نزیک بوویتەوە ئاخری کەتنی خۆتت کرد ئەبوایە وای پێ بڵێ
بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ لەمانە ناڵێ ئەفەرمێ بڕۆ با هەر کەس پێمان نەزانێ هیچ نەبوو ئەمڕۆ تۆ ئەگە ئەمە لە ژیانی پێغەمبەرا دەبیستی صلی الله علیه وسلم ئەچینە سەر ئەو شەقامە حەمد و سەنا بە خوای پەروەردگار قاچمان لە زەوی بڕا و هەر یەکەمان سارەیەکیمان بەقەدەر دارایی خۆمان پێیە چەند جوانە شکری پەروەردگاری لەسەر بکەین و مراعاتی حاڵی یەکتر بکەین خۆ ئەو بیابانی ژنیە سارەیەک ناچار بوو جاری وا بۆ لێن نزیک بووەوە و بەریەککەوتنێک بوو خۆ ئەمڕۆ بەریەککەوتن نابێ من و تۆ شۆفێرین و لەسەر شەقام دەبینین چۆن ئەو خەڵکە لەسەر شتی بەسیت لەو جادە 120 فراوانە من دەبینم بە فولایت بۆ یەک لێدان و هۆڕن لە یەکدان و بەردەمی یەکدرگتن لەو مەیدانە فراوانەدا لەو جادە کە سوپاسی پەروەردگاری دەوێ کە جوان لێ خوڕینی دەوێ و سەلامەتی خۆتی بەرهەمەکەیەتی کەچی دەبینین ئەو خەڵکە ئێمە خۆ ئەهلی مزگەوتیشی بە دڵنیاییەوە تێدایە بۆیە باسی دەکەم بۆ خۆم ئەنجا بۆ ئێوە ئەبینی خەڵک ڕقی دڵی خۆی بە یەکتر دەبڕێ لە ناو سارەکە جوێن دەدا و دەست بەرز دەکاتەوە هۆڕن لێ دەدا فولایی لێ دەدا ئەیکا بە هەرا جاری وایە خەریکە خۆی بە هیلاکا دەبا بەرامبەرەکەشی بە هیلاکا دەبا بەر یەککەوتنێکی بچووک چۆن ئەو خەڵکە بۆ یەکتردا دەبەزێ کاتێک کە بەرامبەر داوای لێبوردنی کرد با هەڵەشی کردبێ وەکو پێغەمبەرەکەت بە صلی الله علیه وسلم کوڕە بە قورسی وەری مەگرە سیر پێغەمبەر صلی الله علیه وسلم نەک حشترەکەی ئازاری بۆ ئۆتۆمبیلەکەی قاچیشی ئازاری بوو لە ناویدا هێشتا دەفەرمێ بڕۆ هیچ نەبوو هەر ئاسان وەری بگرە بەم شێوەیە بە یەک وشە بە یەک زەردەخەنە بابەتەکەی کۆتایی پێهێنا و نەیکرد بە شتێکی گەورە دەبات بیکەین بە عەمەل لە ژیانماندا ئەوەی کە لە وتاری جومعەیە دەیبیستین بەڵێ زۆر جار ئەو ڕێگایەی کە دەمانەوێت هەڵس و کەوتی لەگەڵ هەڵەکاندا پێ بکەین زۆر گەورەتر و هەڵەترە لە خودی هەڵەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمیشە لە سیرەی مبارەکیدا فێری ئەوەمان دەکا بەڕێزان ئەم ژیانە هەمیشە بەدڵی تۆ نابێ بەرامبەرەکانیشت مرۆڤن وەکو تۆ شتیان لەبیر دەچێ ئازاریان پێدەگا خەویان دێ کەم و کوڕیان هەیە کاملی ئەوساف بەس ئەڵڵایە سوبحانەه وتەعالە کە مەخلوق نییە هەرچی مەخلوق بێ ئیلا نوقسانێکی هەیە پێغەمبەرانی لێ دەرچێ بەو چاوەوە سەیری بەرامبەرکە دیچان دەچینەوە خزمەت ئەو خۆشەویستە و جیلی یەکەمی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جیلی بەختەوەری و سەعادەتی مرۆڤایەتی ئەفەرمێ کاتێک کە لە خەیبەر گەڕانەوە شەو بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگایەکی زۆریان بڕی بوو لە خەیبەر بۆ مەدینە وعادەتی ئەو سەروەر و سالارە سەیری کەن بەڕێزان ئەو شارستانیەت و پێشکەوتنەی کە ئەو لەو کاتە بۆ مرۆڤایەتی داهێنا قەت نەیدێش پێغەمبەر صلی الله علیه وسلم بە شەو سوپا بچێتە ناو شاری مەدینەوە بەردەوام کە شەودا دەهات نزیکی مەغریب دەبوو یان بەری بەیان بووە یان نیوە شەو بووە لە مەدینە نزیک بوونایەوە دەیفەرموو لە شوێنێکە بوەستن نابێ ئارامی شار بە سەرباز بشڵێژێ ئەوە شارە شوێنی ئیسراحەتە شوێنی دانیشتوانە شوێنی کەسابەتە شوێنی خوێندنە ئەو زەمەنە 14 سەدە لەمەوە بەسەرکردە و سەربازەکانی گوت وەنەوشەکانتان بەدوو یەک مەخەن فی ڕۆخڕ لە پێشەوە خەڵک وازانەدا خۆت چ ڕووی داوە بۆ شارم لێ دەشێوێنی مافی ئەوەت نییە بۆ بە یەک سارەوەکو هاوڵاتی نایتە ناوەمەوە بۆ بە دەرەوەی شارە ناڕۆی ئەو سەروەرە بە خەڵکی دەفەرموو لە شوێنێکی دەرەوەی مەدینەدا ئارام بگرن یەکەم بۆ ئەوەی ئارامی شار نەشێوێنین کەس مافی ئەوەی نییە لە نیوە شەوا بە هێزی سەربازی خۆی بکاتەوە ناو شارەکەی خۆیەوە ئارامی خەڵک دەشێوێ دووەمیان بۆ ئەوەی ئافرەتانی بەڕێز مێردەکانیان هەیە هەفتەیەکە جاری وایە مانگێکیان پێچووە لە ماڵ نین لەم نیوە شەوەدا خۆ دەکەیتەوە بە ژوورا و کاتە مۆبایل و ئامێرەکانی ڕاگەیاندن و تەلەفۆن و ئەوانە نەبووە ئەو ئافرەتە فەقیرە بە خەواڵووی هەڵدەستێ مێردیش مشتاقە بۆی چاوەڕێ بۆی ئەمیش بە خەواڵووی و خۆلێک بچێشێتەوە هەل لە خۆ دیمەنێکی ناشرین دەبینێ نەخێر با بە ڕۆژ بچینەوە پێش ئەوەش کە دەچووەوە دەیفەرموو کەس نەچێتەوە ماڵەوە بڕۆنە لە مزگەوت دەموچاوێک پشۆن جلەکانتان تەپوتۆزی لێ بکەنەوە با ئافرەتانی ناو شارمان هەمووی بزانن وا مێردەکانیان بەرەو ماڵ دێنەوە چاویان بڕێژن جلی جوان لەبەر بکەن ڕوویان خۆش بێ پیاوەکەش پاک و خاوێن بێ ئەم بە یەکگەیشتنی ژن و مێردە ئەوە بەم ڕۆخۆشەوە بێ نەک لە نیوە شەوێکا لە کتوب ڕابچیەوە سەری هەرگیز ڕێگای نەدەدا خەڵک بە نیوە شەو خۆی بکاتەوە بە ماڵدا با دیمەنێکی جوان لە خێزانی ئازیزی ببینێ نزیک مەدینە بوونەوە و شەوە نافەرمێ دەفەرمێت دەبێت لێرەدا بوەستین تا بەیانی ڕۆژ دەبێتەوە بە ئیسراحەت دەچینەوە ناو مەدینە وەکو عادەتی هەمیشەی سوپای پێغەمبەر صلی الله علیه وسلم
بەڵام گرفتێکیان هەیە ئەمانە سوپایەکی ماندوون ئەی بەیانی بۆ نوێش چی بکەین خۆ موبایل و سعاتی جەڕەسیش نەبووە ئەبێ یەکەم حرەسێکمان هەبێ نابێت سوپایەک هەر ئاوالەی بخەوێ و با نزیک شارەکەی خۆشت بی ئەبێ بەردەوام سوپا حەزەری هەبێ پاسەوانێکی وریا هەبێ دووەم نوێژی بەیانیمان لە بەردەمایە و چەند سعاتێکی کەمی ماوە شێ بۆ نوێژی بەیانی خەبەرمان دەکاتەوە بیلالی گەنج بیلالی حەبەشی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ بە ئەو پەڕی حەماسەت و لە خۆڕادینیەوە دەڵێ من ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە کاری خۆمە بە منی بسپێرە من ئەو کارە دەکەم بە ئیزنی خوای گەورە هەم ئاگاداری سوپا دەبم و چاوکراوە دەبم هەمیش بەیانی بۆ نوێژی بەیانی هەڵتان دەستێنم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵاندا بێخەم لێ ڕادەخشێن و هەر ڕاکشێن و خەوتنیان یەکە چونکە ئینسان کە لە ڕێگایەکی دوورە زۆر ڕۆیشتی وەک ڕۆژەکەی گەرماد و شەو تۆزێ فێن کردبەوە و هەر ئاوات کرد خەوت لێ دەکەوێت بە ئارامی بە دڵنیاییەوە خەوتن بیلال دەستی کرد بە شەو نوێش با کاتەکانم نەڕوە قورئان خوێندن بەڵام بە تەنهایی زۆر ناخۆشە سعاتێک دەڕوە سعات و نیوەک 2 سعات دەڕوە بێتاقەتە ئەویش ڕۆژەکەی هەر ماندوو بووە هەر لە جیهادا بووە هەر ڕێگای بڕیوە هەمان گەرما و ناڕەحەتی بچێشتووە بۆیە بێتاقەت دەبێت با تۆزێ دانیشم 2-3 دقەیەک دانیشم حشتەکەی یەخ داوە پشتی پێوە دەدا ئەڵێ هەر ئەوە بە حاڵ چاو دەخەمە سەر یەکتر زۆر جای مەژوامان لێهاتووە دقەیەک هەر 2 دقەیە نایڵم خەوم لێ بکەوێ بەڵام مرۆڤە والله هەر ئاوا دەکات لەوان هیلاکترە یەکسەر خەوی لێ دەکەوێ هەمووی خەوتووە بەیانی نوێژ بووە و کەس خەبەری نەبووتەوە کە خەبەریان دەبێتەوە بە چی بە تیشکی خۆری گەرمەکە تەواو خۆر هەڵاتووە و هەموو پشتەسەری گەرم داهێناون بە پێغەمبەری خواشەوە صلی الله علیه وسلم ئەمجا خەبەریان بووتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم خەبەری دەبێتەوە سەحابە هەمووی هەڵدەستن هەمووی دەشڵەژێ ئەوە چ کاتێکە کورە ئەمە خۆ نوێژ فەوتە نوێژ لای سەحابە زۆر گەورە بوو نوێژی بەیانیمان فەوتە چکارە ساتێکی گەورەیە ئێمە ڕۆیشتین بۆ جیهاد کەچی هاتوینەوە لە پەنا ماڵی خۆمان نوێژی بەیانیەکەمان ناکەین ئێستا خەڵک تووڕە دەبێت لە ماڵەوە بۆ نوێژی بەیانی هەڵیستانی سەحابە لەسەر ئەو هەموو ماندووبوونە ناڕەحەتی ئەوە نوێژی بەیانیەکەم فەوتە حەیف کەی خەبەرم بۆتەوە خۆر بەرز بۆتەوە هەر هەمووش سەیری بیلالیان دەکرد بە چاوێکی گرژ و ڕوێکی گرژەوە یعنی ئەوە هەموو کەتنی تۆ بوو کاکە تۆ ئێمە ئیهمال نەکردایە تۆ بەو پەڕی قارەمانێتەوە خۆتنوان خەمتان نەبێ کوڕە چ خەممان نەبێت چیت پێ کردین پێغەمبەر صلی الله علیه وسلم شوێنەکەی ڕاگرت با کارە ساتێک نەقەومێ فەمووی ماذا صنعت بنا يا بلال کاکە بیلال گیانەرێت چیت پێ کردین ئەمە چ بوو کردت بیلال بە یەک دێڕ وەڵامی دایەوە وەڵامێکی کورت و پوخت و ڕاست فەمووی أخذ بنفسي الذي أخذ بنفسك ئەی پێغەمبەری خۆشەویستم صلی الله علیه وسلم والله منیش مرۆڤم وەکو تۆ ئەوەی بەسەر تۆ هاوڵانت هات ماندوێتی و خەو زۆری بۆ هێنان و خەبەرتان نەبەوە والله من ویستم نەخەوم هەر بە حاڵ ماندوو بوو ویستم یەک تۆز پشوو بدەم چوزانم دە بباتە خەوێکی قوڵەوە کاکە ئەوەی بەسەر ئێوە هاتۆ بەسەر منیش هاتۆ منیش هەر وەک ئێوە ئینسانم ماندووم ناڕەحەتی ڕێگام خەوی زۆری بۆ هێنام والله ویستم نەخەوم بەڵام هەر ویستم دقەیەک پشوو بدەم دقەکە بوو بە سعاتێک و کۆتایی پێهات و ئەم کارە ساتە ڕوویدا ئێتر چی بکەم منیش هەر وەکو ئێوەم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی سەدەقتە والله ڕاز دەکەی والله ڕاز دەکەی تەواوە قسەکەت تەواوە بۆ ئەوەی کەوا مقۆ دروست نەبێ و خەڵکێک بە چاوێکی نامۆ نەڕواتنە بیلال کە تاوانێکی نەکردووە گوناهێکی نەکردووە فەرمووی ئیرتەحیلوا هەستن لێرە بارکەن خێرا با بڕۆین هەر یەکە وڵاخەکەی خۆی پێچایە و با مەشغوڵیان کە سەرکردە دەبێ ئاوا لێزان بێ سوپاکەی دوور خستەوە کیلۆمەترێک زیاتر فەرمووی دەی لێرەدا بیخەن ئاوەکانتان بێنن دەست نوێژ بگرن یەکێک قامەت بکە نوێژی بەیانی دەکەین ئەمجا فەرمووی خەڵکینە کارەکان بە ئاسانی وەرگرن إذا نسيتم الصلاة فصلوها إذا ذكرتموها ئەگەر جارێک نوێژەکە لەبیر چوو والله جار هەبووە چوویتە شوێنەوە زانی و جەماعەتی عیشا چوویتە مزگەوت عادەتت پێوە گرتووە کەچی وەختی ئەزانی بەیانی بەبیرت دێتەوە کوڕە خۆ نوێژی عیشام هەر نەکردووە نەچوومە مزگەوت ئەت بەبیرت دێتە مرۆڤی چەند جار بیرت کردوێتەوە نوێژی عەسر بەبیرت هاتەوە خۆ نوێژی نیوەڕۆم نەکردووە نانمان خواردووەم زانی نوێژەکەم کردووە مرۆڤی لەبیر چوونەوەت هەیە خەوتووی سعاتەکەشت دانەوە موبایلەکەش دەرەسی لێداوە دەست لێداوە دوتە 2 دقەی 10 دقەی تر هەڵدەستم وەختی خەبەر دەوێتەوە خۆر هەڵاتووە مەڵە دەی خەمە نیوەڕۆ دەی جەڕمەوە فليصليها فصلوها إذا ذكرتموها كي بيرتان هاتا أو كاتا نوێژەکەت بکە هەستن نوێژەکەمان دەکەین و بابەتەکەی کۆتایی پێهێنا
چەند جوانە ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا بەڕێزان ئاوا تەعامل لەگەڵ یەک بکەین. والله کاکە منیش وەک تۆ ئینسانم، قابلی هەڵەم، قابلی لەبیرچوونەوەم، قابلی هەر شتێکم کە تۆ ناڕەحەت دەکا بەسەر منی شادێ، بابەتەکە بە ئاسانی وەرگرە. ئەمڕۆ خۆشەویستەکانم، ئەهلی مزگەوتی بەڕێز، چەند جار دەبینی دایک و باوک بەدەستی مناڵەکانیەوە بێزارە، چەند کێشەی ژن و مێر یەکجار زۆر بووە، دوو شەریکن بە یەکەوە ناحەوێنەوە، لە بینی خاوەنکار و کرێکارە چەند ناڕەحەتی هەیە، ئازار هەیە، بێزاری دەردەبڕێ لە بین یەکترا. دوو هاوپیشەن لە شەریکەیەکە لەسەر کارێکە سەریکە بە یەکەوە ئارام ناگرن، بە یەکەوە ئاسوودە نین. ئەمە هەمووی سەرنجامی کۆمەڵشتی زۆر بچوو بچووکە. ئەویش ئەوەیە شتەکان بە قورسی وەردەگرین، گیانی لێبوردنمان کەمە. زانای پایەبەرزی ئیسلام هەزار ڕەحمەتی خوای لێبێ و جێگەی بەهشتی بەرین بێ، مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس ڕەحمەتی خوای لێبێ لە شعرێکی زۆر ناوازە و جوانە دەرسێکی هەرە گەورەمان دەداتێ. دەفەرمێت دڵ پەلەوەرە لە چەشنی وەحشی، دڵ پەلەوەرە لە چەشنی وەحشی، داوی ئولفەتە و دانی ڕووخۆشی. هەر مرۆڤێک کە تۆ دەیبینی ئەها ژن و مێردێک کە سەرەتای زەواج زۆربەی کات گرفتی دەستگیرانداران و ژن و مێردان لە سەرەتای زەواجا دەست پێ دەکات. بۆ دوو مرۆڤی نامۆن بە یەکتر، باوک و منداڵ، دایک و منداڵ، چونکە تەمەنیان زۆر لە یەک دوورە، بە ئاراستەی یەکتر نابینن. دوو کەس، ئەو لە ماڵێک و ژینگەیەکەوە هاتووە، ئەو لە ماڵێک و ژینگەیەکەوە، ئەو مامۆستا و ئەو قوتابی هەر یەکە لە شوێنێکا پەروەردە بووە کە بەریەککەوتن ڕوودەدا ئەبێ وریابین. وەکو تەیرێکی نامۆ وایە، ئەها باڵندەی کێوی بۆ دڕام دەکرێ، ئاژەڵی کێوی دەستەمۆ دەکرێ، نەخێر. ئەگە بتەوێ بیگری کوردەواری چیان کردووە لە جیهاندا، ئەبێت دوو شتت هەبێت، داوت هەبێ و دانت هەبێ. دا و تۆڕێکە دەینەیتەوە، هەمومان بە مناڵی ڕەمبێ ڕیشۆڵە چۆلەکەمان گرت بێ، دوای ئەوە دانەکە ئەوەیە دەیخەیتە ناو داوەکەوە کە هات بۆ ئەوەی گەنمەکە خواردنەکە بخوا، قاچی پێوە دەبێ و بە ئاسانی دەیگری. ئەفەمە هەر مرۆڤێک کە هاتە بەرامبەر و لەگەڵ تا تێکەڵ بوو دەبێت دوو شتت هەبێ بەڕێزان، داوی ئولفەت، دانی ڕووخۆشی. داوی بۆ بنیتەوە، داوەکە ئولفەتە. ئولفەت یعنی چی؟ یعنی خۆگونجاندن، یعنی لە هەندی حەقی خۆت خۆش بە، لە هەندێ مافی ئەوش زیاد بدە، بعزلی بۆ بێنەوە، شتەکان بە ئاسانی وەرگرا. ئەوە ئولفەتە، ئولفەتی بدەیە، خۆت بگونجێنە لەگەڵیە. دوو دانەکە چییە؟ گەنمەکە ڕووخۆشیە. وەڵڵی کە ڕوود لەگەڵ خەڵکا خۆش و هەمووی دەبێتە دۆستت. وەڵڵی ئەو هەموو گرفتانی کە دەچێتە محکەمە ژن و مێرد لێکجا دەبنەوە، سوێن دەخۆم ئەو ژنە بەس ڕوویەکی خۆش بداتە ئەو پیاوە، گرفتەکان کۆتایی پێدێ. کە شەڕیان بوو پیاوەکە چۆ دەرەوە هاتەوە بە ڕوویەکی خۆش کردی، یاخوا بەخێر بیتەوە پیاوەکە لەسەری نەڕۆیشتن کۆتایی بە هەموو شتەکان دێ، وەڵڵی ناگاتە محکەمە. وەڵڵی باوکو ئەولاد کە کوڕەکەت ناڕەحەتێکی بەرامبەر کردی، هاتەوە سەلامی کرد، کوڕیشی نم بەخێر بیتەوە، هەر بەم ڕۆژشیرنە هەموو شتەکان کۆتایی پێدێ. بەس ئێمە لەسەر بچووکترین شت لە یەکتری نابورین، شتەکان قرس دەکەین، حتا سەرنجام شەیطانیش دێتە ناوە و بابەتەکە بەلایەکی خراپا دەبا. دڵ پەلەوەرە لە چەشنی وەحشی، داوی ئولفەتە و دانی ڕووخۆشی، دا و دانەی وای بۆ بنێرەوە ئەگەر ئەتەوێ بۆ خۆت ڕایکێشی. هەزاران هەزار زانای جەدەلی تەئسیریان نەکرد بە زۆرە ملی، بەڵام بە نەرمی مرۆڤی هۆشیار شێر دەگرێ و دەستیش دەکاتە ملی. بەخوا ئەگە هۆشیار و عاقڵ بی شێر بەو دڕندەی خۆیەوە دەشیگری و دەستیش دەکەیتە ملی. ئایا مرۆڤ لە شێر نامۆتر و دڕندەترە؟ نابە دڵنیاییەوە. داوی ئولفەت و دانی ڕووخۆشیمان هەبێ، بەخوا ژیانی هەر هەمومان ئاسان دەبێ. با منیش وتارەکەم درێژ نەکەمەوە ماندووتان نەکەم. ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوودا باسی ئەو شتانە بکەین کە پێویستە قورس وەریانگرین، کە ئێمە خەریکە پێچەوانە دەبینەوە. ئەوەی شەرع دەفەرمێ ئاسان وەریگرە بە قورسی وەری دەگرین، ئەوەی شەرع دەفەرمێ قورس وەریگرە و ئیهمال مەبە تێیدا، زۆر بەمان ئەوانەمان ئیهمال کردووە، بۆیە ژیانمان ناڕەحەت دەبێ. یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆ شارەزامان کەی، پەروەردگارە لەم قورئان و حەدیسە باشتر تێمان بگەێنی، ژیانمان پڕ خێر و بەرەکەت کە یا ئەڵڵا. یا ڕەبی خوا ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری، یا ئەڵڵا ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری، ئەوانەی دڵتەنگن یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەی و دڵیان خۆشکەی، ئەو ژن و مێردانی ناکۆکن خوا ئیسلاحی حاڵیان بکەی. یا ڕەبی خوا لەگەڵ یەکە تەبا و برا و خۆشەویستمان کەی، دڵ و دەروونمان فراوان کەی، گیانی لێبوردەیمان بەرامبەر یەکتر پێ ببەخشی، دوور بین لە بوغز و قین و ژیانی تۆڵەکردنەوە. یا ڕەبی خوای عاقبەت خێری ئەم دنیا و ئەو دنیامان کەی. ئامین ئامین والحەمد لله
لله رب العالمين.